جیاوازی ژنی قەدیم و ئێستا چ فەرقەکیان هەیە؟ بەخوای فەرقیان زۆرە فەرقیان زۆرە ئێستا کوونە جیاوازی ئەلحان و قەدیم فەرقیان لەبەر چ زۆرە ئەتو سپەینان ئەمە سەڵای دەکرد هەڵدەستاین دەست نوێژن هەڵدەگرت نوێژن دەکرد پاشی ئەو نوێژەی ئەو جارەکەینێ سەماوەڕن پێ دەکرد کاکە ئەوی ئیشێکی با بەڕێن دەکرد ئەوی ئیشێکی شینە بە ئەوە چاوەڕن دەکرد هەتاوان بەناژنی ئەلحان ئەوە دەخەوێدا مێردی دەڕوا ببێنانی ببێ چایی یان هەر چاوانواری دەکا هەڵناستی ئەگە هەڵی ژێستا زراوت لێ دەچی سەری پێقرژن بۆتەوە خوای بەسەری ڕوت خوا دەیزانی هەتا ئەلحان دەخەوێشدا خوا دەیزانی سرم ڕوود نەبووە دەخەوێدا هەر بزانم لە چەکەمی ناوەتەوە سەر سەری خۆژنێوی دێ کوڕمە خەژنی ئەوی دەمیوا بوون ژنی ئەلحان لەکوێ دەوێری بڵێ یان سەری ڕوود مەکەیانەوەی مەکە بە قوربانت بم ئەرێ وەڵا ناڕازین ئەرێ وەڵا پار پێشیان ناخۆشەوەیان پێ بڵێ ئەرێ بەخوای زاران ئەگەر ئەتووە دگوت بە مامسەی دێگەوە دگوت باوەرە ئەوە ئەسم ئیشێکمە هەیە ئەسمە جێکی وەرە دەستەکەم بۆ بەلانچێوە نێ چیە کرد کوڕە بەخوای جا کاک شێرکۆ نەگە دەستی بەلانکەوێنە ئەم لەوەتی هەمە داکت دەزانی بابت دەزانێ ئەمن مامان بوومە وەڵڵی لە شکارتێک وەڵڵی لە چوار قوڕنەی وەڵڵی هەر بە پیان و بە وڵاخیش چوومەتە جیان خوا دەیزانی ئەو جا ماڵیشم هەر وەکی ئەلحان کودیەوە ماڵە هەری وا ڕێک و پێک بۆ هەری وا مەزبوط بۆ وانێک بۆ بڵێ ژنی ئەلحانوە دەکەن کاکە ئێستا جاکواژنی ئەلحان نەخە منداڵێن کوا پێ بخەی بۆ کاکار بە شیری قلی بخێبوونەوە قورباندم وڵایە تا هەمە شیری قلمەوە دەدوازدە منداڵم بەخێوکردو نەمداونی هەر مەمکی خۆم داونی ئەو شیری قلوە لەبەر چیە ئەو شیری قلوە لەبەرەوەیە لەبەر قەلب گرانیە و لەبەرەوەیە ناتوان و دەڵێن بە لە خەو نەبین ئەرێ بەخوای لە خەو نەبین